بناوی خوای گەورە و میهرەبان جەنابی وەزیر و مامۆستایانی بەڕێز و سەرۆکانی زانکۆ و خوشک و برانی بەڕێز هەڤاڵانی قوتابی زۆر خۆشحاڵم کە لێرە ئیمڕۆ لەگەڵتان بەشدارم و زۆر بە گەرمی بە خێراتنی هەموو یەکێکتان دەکەم. زۆر بەخێر بێن. خوشحاڵم کە ئەم دەرفەتەمان بۆ ڕەخسا بۆی بتوانین لە خزمەتی ئەوەی خۆشەویستدا بین و باز لە چەند بابەتێکی هەنووکەیی بکەین کە پەیوەندیان بە وەزعی ئێستای هەرێمی کوردستان و داهاتووی وڵاتەکەمانەوە هەیە و حەزەکەم ئەم چەند ساتەی کە پێکەوە لێرەین لەسەر چەند خاڵێک هەڵوەستە بکەین و ئەوەی بتوانین پێشکەشی بەڕێستان بکەین و دواتریش لە خزمەتی ئێوەی خۆشەویستە بم ئەگەر پرسیارتان هەبێت. لە سەرەتا ئەوەی پێویستە باس بکەین تۆزێ بە شێوەیەکی گشتی لە وەزعی هەرێمی کوردستان کە بەشێکە لە وەزعی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ببینین کە گۆڕانی زۆر خێرا بەسەر ناوچەکەدا دێت و ئەبێ ئێمەش خۆمان ئامادە بکەین بۆ چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ ئەم گۆڕانکاریانە. بە درێژایی مێژوو ئەم ناوچە گۆڕانکاری زۆری بەخۆوە بینیوە و بەداخەوە لەبەر هەر هۆکارێک بوو بێ چ کورد ئامادە نەبوو بێ لەو وەختە یان بەشداری پرۆسەی سیاسی نەبوو بێ نەیتوانیوە هەڵ لەو گۆڕانکاریانە وەربگرێت کە پێشتر بەسەر ناوچەکەدا هاتوون. ئێستاشە بینین کە ئەم گۆڕانکاریانە دەکرێن و پێویستە ئێمە وەکو هەرێمی کوردستان وەکو نەتەوەی کورد وەکو خەڵکی کوردستان ئامادە بین ڕوبەڕووی ئەو هەڵە ببینەوە ئەو فرسەتە ببینەوە و ئەوەی پێمان بکرێ خۆمان ئامادە بکەین بۆ باشترین شێوە سوودی لێ وەربگرین. یەکێک لە شتەکانی کە ئێمە ئەتوانین بیکەینەوەیە ئەبێ هەموو پێکەوە بە هەموو بیر و بوچوونی جیاوازەوە بە هەموو لایەنەکانی سیاسیەوە هەوڵیەوە بدەین یەک ڕێزی و یەک هەڵوێستی خەڵکی کوردستان بپارێزین بۆ ئەوەی بتوانین پێگەیەکی بەهێزمان هەبێت لە چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ پێشەدەکانی ئێستا و دواڕۆژیشدا. بۆ ئەوەی بتوانین بەهێز بین بۆ ئەوەی بتوانین یەک ڕێزی خۆمان پارێزین پێویستیمان بە گفتوگۆکردن و یەکتر قبولکردنە. پێویستە هەمومان پێش هەموو شتێک بیر لەوە بکەینەوە کە چۆن بەرژەوەندی باڵای وڵات و گەلەکەمان بخەینە سەروتر لە بەرژەوەندی تەسکی حزبی و تاکی خۆمان و بۆ ئەمەش لێبوردەیی دەوێ شارەزایی دەوێ و بێ هەمومان پێکەوە هەوڵیەوە بدەین یەکتر قبول بکەین و ئەوەی کە بۆ هەموو لایەک سوودی هەیە ئێمە بتوانین سیاسەتێکی وا بگرینە بەر تەنیا و تەنیا بیر لە بەرژەوەندی باڵای وڵاتەکەمان بکەین. خاڵە بەهێزەکانی هەرێمی کوردستانەوە ئێمە چ لە ڕووی سیاسیەوە ئەگەر بتوانین یەک ڕێزی و یەک هەڵوێستی خۆمان پارێزین ئەمە یەکێکە لە خاڵە هەر بەهێزەکانی کوردستان کە ئەتوانی یارمەتی دەرمان بێ. خاڵێکی ترەوە ئێمە لە ڕووی سەربازیەوە بێ هەموو هەوڵێک بدەین بۆ پشتیوانیکردن لە هێزی پێشمەرگە ئەو هێزانەی کە بەرپرسیارەتی پاراستنی خاکی کوردستانیان گرتوتە ئەستوو. ئێمە ئەبێ پاڵپشتی لە هەموو ئەو هێز و دەستگانە بکەین کە ئەرکی پاراستنی ژیان و ماڵی ئێمەیان بەدەستەوەیە. ئەبێ هەوڵ بدەین پاڵپشتی لە سیاسەتی حکوومەتی خۆمان بکەین بۆ پەرەپێدانی دروستکردنی بنەمایەکی ئابووری بەهێز. ئەوانە هەمویان پێگەی بەهێزن بۆ ئەوەی بتوانین هەرێمێکی بەقووەت و بەهێزمان هەبێ بۆ ڕوبەڕووبوونەوە. پێویستە ڕێز لە مافی مرۆڤ بگرین بۆ ئەوەی بۆ هەموو دنیای بسەلمێنین کە ئێمە وەکو نەتەوەیەکی چاوساوا وەکو وڵاتێکی داگیرکراو ئەزانین کە پێشێلکردنی مافی مرۆڤ یانی چی و
و بێڕێز لە مافی مرۆڤ بگرین بۆ ئەوەی بە هەموو خەڵکانی دنیا بڵێن کە ئێمە نەتەوەیەکین، ئاشتی خوازین و بڕوامان بە شێوازی پێشکەوتووی چۆنیەتی بەڕێوەبردنی وڵات هەیە. شێوازی حکومڕانی لە وڵات بە نسبەت ئێمەوە شێوازێکە کە تاکو ئێستا پێم وایە هەمومانە بێشانازی پێوە بکەین، بەڵام توانیمانە تا ڕادەیەکی زۆر مەسەلەی دیموکراسیەت دەستە بەر بکەین. دیموکراسیەت لە پێناسەی مێژووی خۆیدا بەو مانایەتێک کە پێشتر لە یۆنانی کۆن بە ناوی دێمۆسکراتۆس ناسراوە، ئەویش مانای دەسەڵاتی گەلە، کەواتە گەل صاحبی دەسەڵات. بەڵام ئەمە چۆن دەستی پێکرد و چۆن تەتەوری کرد لە یەکەم هەنگاوەکانی دیموکراسیەت بە شێوەیەکی ئۆلیگارکی یاخود نخبەیەک لە ناو گەلدا هەڵبژاردنیان لە ناودا ئەکراوە، ئەوان بڕیاریان لەسەر چارەنووسی تەواوی خەڵکیوانەدا. دواتر وردە وردە تەتەوری کردو بە شێوازی جیاواز دیموکراسی هاتەکایەوە و لە ساحەی سیاسی مەمارسەی پێکرا. پێشکەوتوترین یاخود بڵێن کراوەترین شێوازی دیموکراسی ئەوەی دیموکراسی لیبرالیە کە باسی ڕاستەوخۆی هەڵبژاردن و جیاکردنەوەی هێزەکانی دەسەڵات دەکا لە وڵاتدا. بۆ ئەوەی باسی ئەم مەوزوع بکەین، من ئەمەوێ تۆزێ باس لە وەزی ناوخۆی هەرێمی کوردستان بکەم. ئێمە لە ساڵی 91ەوە دوای ئەوەی کە تووشی ئەنفال بووین و دوای کیمیاباران بووین و دوای ئەوەی کە دەربەدەریمان بینی و ژێردەستیمان بینی و ئازاری زۆرداریمان چێشت، هەموو لایەک پێکەوە هەستیان بەوە کرد کە پێویستە ئێمە بەرەو دیموکراسیەت هەنگاو بنین، بەرەو ڕێزگرتن لە مافی مرۆڤ هەنگاو بنین. و ئەوە بوو لەسەر پێشنیاری جەنابی سەرۆک یەکەم هەڵبژاردن لە ساڵی 1992 کرا و توانیمان پەرلەماندا بنین و حکوومەتدا بنین و وردە وردە دەست بە دروستکردنی مؤسسات بۆ بەڕێوەبردنی کاروباری خەڵکی ئەم هەرێمە بکەین. هەر لە وەختەوە تاکو ئێستا پێشکەوتنی زۆر کراوە لە کوردستان و بینیمان کە شێوازی ژیان یان ستانداردی ژیان لە هەرێمی کوردستان ئەگەر بەراوردی بکەیتەوە لەگەڵ ناوچەکانی تر زۆر پێشکەوتوترە. استقراری ئەمنی لە کوردستان بە بەراوردکردن لەگەڵ ناوچەکانی تری عێراق و ئەتوانم بڵێم ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش زۆر زۆر جیاوازتر و زۆر زۆر ئەمینترە. تەنیا بۆ ئەوەی نمونەیەک بە ئێوەی خۆشەویست بڵێم، لە ساڵی 91ەوە تاکو ئێستا کە 22 ساڵی بەسەردا تێدەپەڕی، ژمارەی کردەوە تروریستیەکانی کە لە کوردستان ئەنجام دران تاکو ئێستا بە بەراوردکردن لەگەڵ ئەو کردەوە تروریستیانەی کە لە عێراقدا دەکرێن، هەمووی پێکەوە لەم 22 ساڵە بەقەت یەک ڕۆژ کردەوە تروریستیەکان نین کە لە شوێنەکانی تری عێراقدا دەکرێن. ئەمە بۆ هەمووتان جێشانازیە، چونکە ئێوە خاوەنی ئەم وڵاتان، ئێوە خاوەنی ئەم دەستگاهانن، ئێوە خاوەنی ئەم مؤسساتانن کە ئەرکی پارێزگاریکردن لە وڵات و لە گیان و ماڵی هاوڵاتیانیان بەدەستەوەیە. لە ڕووی سیاسیەوە ئەبێ شانازی بکەین، چونکە توانیمانە کارێکی وا بکەین چەندین حزب لە کوردستاندا دەست بەکار بوو. سیستمی فرەحزبی ئێستا جێگیر، پەرلەمانێکمان هەیە لە چەندین حزب پێکاتووە، ئەوانەی لە دەستهەڵاتن یانیش ئەوانەی بەناوی ئۆپۆزیسیۆن کارەکەن. وجودی ئۆپۆزیسیۆنێکی بەهێز لە کوردستان کە بەردەوام ڕەخنەش بگرێ، مانای ئەوەیە دیموکراسیەت لە کوردستان چەند پێشکەوتووە، کەواتە سیستەمی دیموکراسی لە کوردستان جێگیر بووە. ئەگەر کەم و کورتیش هەبێ، پێویستە هەموو لایەک هەوڵ بدەین ئەم
کەمکوتیانە نەهێڵین و ئینشاءڵڵا ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێشکەوتنی زیاتر هەنگاو بنین. سەبارەت بە مەسەلەی دیموکراسیات هەروەکو باسم کرد، ئەو حزب و لایەنە سیاسیانەی کە ممارەسەی دیموکراسیات دەکەن ئەبێ بزانن کە دیموکراسیات بە مانای خۆی بە مەفهومی خۆی حکمی زۆرینەیان دەسەڵاتی زۆرینەیە کە ئەتوانێت لە ئەنجامی هەڵبژاردنێکی گشتی دەسەڵات بگرێتە بەر، بەڵام بەڕێزگرتن لە مافی کەمینە نەک بە مانای نەتەوەی یان ئاین، بەڵکو بە مانای کەمینەی سیاسی. شکە ئەو هەموو حزبێک لە کوردستان ئاینی جیاوازی تێدایە و نەتەوەی جیاوازیش تێدایە، بەڵام ئەگەر لایەنێک نەیتوانی زۆرینەی دەنگەکان لە هەڵبژاردن بەدەست بێنی وەکو کەمینەیەکی سیاسی ئەتوانێت ئیشکاری سیاسی خۆی بەڕێوە ببات، بەڵام لە هەمان کاتیشا جێی بیر و باوەڕەکانیان جێی ڕێز و تەقدیر. بەڵام لە حکومڕانیکردن ئەو هێزانەی کە ئەتوانن متمانەی زۆرینەی خەڵکی کوردستان وەربگرن، بەرپرسیارەتی بەڕێوەبردنی وڵات ئەکەوێتە سەرشانیەوە. حزبێک ئەچێ بەشداری لە هەڵبژاردنەکە، پرۆژەیەکی سیاسی پێشکەش بە خەڵکی خۆی دەکات، بە خەڵکی کوردستان. دەڵێ ئەمە پرۆژەی سیاسی منە و ئەمەوێ لەسەر ئەم ئەساسا حکومڕانی ماوەی داهاتوو بکەم ئەگەر دەنگم پێدرا، و خەڵکیش دوای خوێندنەوەی ئەجەنداکە یان بڕوای بە بەرنامەی سیاسی ئەو حزبە هەبێ دەنگی پێدەدا، کەواتە ئەم حزبە بەرپرسە بۆ حکومڕانیکردن لە ئەو ماوەی چەند ساڵی کە لەسەر حکوم دەمێنێ. کەواتە جێبەجێکردنی ئەم ئەجەندایە ئەرکی سەرەکی حکوومەتە. ئەو حکوومەتە ئیتر چ حزبێک بەڕێوەی دەبا یا بە شێوەی هاوپەیمانەتی لەگەڵ چەند لایەنێکی تر، مادام حکوم کەوتە دەستی ئەم دەستەڵاتە، جێبەجێکردنی ئەجەنداکە ئەرکی سەرەکی ئەوە، چونکە خەڵک دەنگی بەم ئەجەنداداوە، دەنگی بەم سیاسەتەداوە و چاوەڕێی ئەوە دەکا چۆن جێبەجێ بکرێت. کەواتە لێرە حزب داهێنەری ئەجەندایەکە بۆ شێوازی حکومڕانی، و حکوومەت کەرەستەی جێبەجێکردنی ئەم ئەجەندایە، کەرەستەی جێبەجێکردنی ئەم سیاسەتەیە. لایەنەکانی ئۆپۆزیسیۆن حەقی خۆیانە کە دژی ئەم ئەجەندا بوەستن، چکە خۆشیان داوای دەسەڵاتەکە. کەس لە پێناو ئۆپۆزیسیۆن بوون ئۆپۆزیسیۆن نییە. ئۆپۆزیسیۆنە چونکە نەیتوانیوە دەنگی زۆرینەی خەڵک بەدەست بێنێ، چکە بە شێوەیەکی کەمینە ماوەتەوە و ممارەسەی ئیشکاری خۆی دەکات لە پەرلەمان و لە ڕەخنەگرتن و ئەوەی بتوانێ بیکە بۆ ئەوەی جارێکی تر خۆی بێتە سەر حکوم. کەواتە هەندێک جار ئەبینین هەندێک بابەت باسەکرێن تەنیا و تەنیا لە چوارچێوەی بەرژەوەندی حزبیەوە پێناسە دەکرێن و پێشکەش بە خەڵکی دەکرێن، بەڵام ناخۆشەکەی لەوەدایە کە بۆ خەڵک باز دەکرێت کە ئەنەما ئەمانە نوێنەرەتی ڕاستەقینەی خەڵکن و هەرچی دەسەڵات دەیکا بەدەرە لەوە جیاوازە لەوەی کە خەڵک ویستوێتی. تەواو بە پێچەوانەیە، چکە ئەو حزبێک هاتووتە سەر دەستەڵات بە دەنگی خەڵک هاتووتە سەر دەستەڵات، و ئەو حزبانەیە کە ئێستا حکومڕانی دەکەن متمانەی خەڵکیان لەگەڵدایە، لەبەر ئەوە دێن حکومڕانی دەکەن. اینجا ئۆپۆزیسیۆن بەرنامەی خۆی دەبێت بۆ ئەوەی چۆن ڕەفتار بکاتن یان چۆن مامەلە لەگەڵ دەستەڵات بکە، ئەمە بابەتێکی ترە، چکە ئەوێ خۆی بێتەوە سەر دەستەڵات. کەواتە معقول نییە، یعنی لە هیچ شوێنێک لە دنیا من نەمبینیوە دەستەڵات بێ ئەجەندای ئۆپۆزیسیۆنێک کە داوای ڕوخانی دەستەڵات دەکات جێبەجێ بکە. کە ئەمە نەکرێ بەداخەوە لە ڕووی ئیعلامیە و لە ناو خەڵکیشەوە شتەی وا باس کراوە کە ئەنەما دەستەڵات ڕێز لە دیموکراسیەت ناگرێت. چۆن شتی وا هەیە؟ ئەی دیموکراسیەت مەفهومی چی؟ تەواو بە پێچەوانەوە. ئەگەر ڕای کەمینە بەسەر ڕای زۆرینە فەرز کرا،
ئەمە ئەکەوێتە خاڵی دیکتاتۆریەت نەک ڕێی زۆری نا ڕێزی لێ بگیرێ کەواتە لێرە ئەگەر سەیری کەین ئەو حزبە سیاسیانەی کە بەناوی ئۆپۆزیسیۆن ئیشەکەن ئەگەر ڕێز لەو دیموکراسیەتە بگرن پێویستە ڕێز لە دەنگی زۆرینەی ئەو خەڵکە بگرن دەسەڵاتەکەیان پێ باش نییە ئەبێ کار بکەن لە ماوەی ئەو چەند ساڵە بۆەوەی بتوانن لە هەڵبژاردنەکانی داهاتوو دەنگێکی زیاتر بۆ خۆیان دەستەبەر بکەن و بۆەوەی بتوانن ئەوان بێنە سەر دەسەڵات لەو سەردە لەو کاتە هەرچی بیانەوێ ئەتوانن جێبەجێ بکەن بەڵام سوالەکە لەوەدایە ئەگەر کەمینەیەک ئامادە نەبێت دەنگی زۆرینە ئێستا قبول بکە ئەگەر سبەی خۆی هاتە سەر حکوم وەز دەنگی زۆرینەی بەدەستێنە ئامادەیە واز لە پرۆژەی خۆی بێنێ و بڵێ کەمینەیەکی ئۆپۆزیسیۆن داوای لێکردوم ئەجندای من بەکاربێنێ ئیتر من واز لە ئەجندەکەی خۆمەهێنم و ئەچم ئەجندای ئۆپۆزیسیۆن بەکاردێنم ئەم پرسیارە ئەگەر ئاراستی خۆیان بکرێ من دڵنیام دەڵێن قبولی ناکەم کەواتە ئەوەی لەسەر خۆت قبولی ناکەی چۆن تەوەقعی ئەوە دەکرێ یەکێکی تر لەسەر خۆی قبول اینجا مەبەست ئەوە نییە کامی ڕاستیان کامی ڕاستیان مهم مەوزوعەکەتەوە و ئەوەیە بۆ ڕوونکردنەوە و شیکردنەوەی ئەو مەوزوعەی کە چۆن دیموکراسیەت ممارەسە دەکرێت لە وڵاتێک کە دیموکراسی بێ شێوازی حکومڕانیکردن لە کوردستان ئێستا ئەو بابەتانەی کە باز دەکرێن بۆ نمونە دەڵێن کە شێوازی حکومڕانیکردن لە کوردستان شێوازی سەرۆکاتیە و داوا ئەکەین دەستور یان پرۆژەی دەستور بگەڕێتەوە بۆ پەرلەمانی کوردستان بۆ ئەوەی هەمواری ئەو بەندانە بکرێت دیسان ئەڵێن پرسیارەکە لەوەدا نییە کە لایەنێکی سیاسی لەگەڵ گەڕانەوەی دەستورە بۆ پەرلەمان هی پرۆژەی دەستور و لایەنێکیش دژی گەڕانەوەی پرۆژەی دەستورە لێرە مەوزوعەکە مەوزوعی یاساییە ئایا یاسا ڕێگە دەدا ئەو پرۆژە دەستوریەی کە لە پەرلەمان زۆرینەی هەرە زۆری ئەندەمانی ئەو پەرلەمانە دەنگیان بۆ ئەو دەستورە داوە و تێپەڕیوە ئێستا مافی خەڵکە دەنگ بدەن ئایا ئەم پرۆژە دەستوریان پێ باش یان پێ باش نییە بە چی یاسایەک ئەم پرۆژەیە ئەتوانێت بگەڕێتەوە دەڵێن سازانی نیشتیمانی سازانی نیشتیمانی مەفهومی چییە ئەگەر مەسەلە ئەوەیە کە گوتت سازانی نیشتیمانی کەواتە هەموو تاکێکی ئەم وڵاتە مافی خۆیەتی دەنگ بدە ئایا هەموو تاکێکی ئەم وڵاتە ئەندامی حیزبە نەخێر تەنیا ئەو لایەنانەی کە لە پەرلەماندا ئەندامانی حیزبن نوێنەرایەتی ئەو لایەنە سیاسیانە دەکەن بە پێی ئەو داتانەی کە ئێمە سەیرمان کردوون تقریباً بڵێ ڕێژەی 25% خەڵکی کوردستان ئەندامی هیچ حزبێکی سیاسی نیە ئایا ئەمانە مافیان نییە بڕیار بدەن لەسەر ئەوەی پرۆژەی دەستور پەسەند بکرێ پەسەند نەکرێ ئایا ئەوانە مافی ئەوەیان نییە دەنگ بدەن ڕاستەوخۆ بۆ ئەوەی شێوازی حکومڕانی لەم وڵات بە چ شێوەیەک بێت ئەمە هەمووی جێپرسیارە من با بۆ ئێوەی خۆشەویست باسی بکەم وەختی خۆی شێوازی هەڵبژاردن لە کوردستان لە پەرلەمان بوو لە پەرلەمانە بۆ یاسەرۆکی هەرێم هەڵبژێردرێ ئۆپۆزیسیۆن جەختی لەسەرەوە کرد و خۆیان زۆر هەوڵی ئەویاندا کە ئەبێ ئیلا بەڕاستەوخۆ سەرۆک لەلایەن خەڵکەوە هەڵبژێردرێ قبول کرا و مەوزوعەکە بوو بە شێوازی ڕاستەوخۆی هەڵبژاردن لەو وەختە ئێستا کە دەڵێنەوە جارێکی تر ئیلا ئەبێ شێوازی هەڵبژاردننی سەرۆکایەتی لە پەرلەمان بکرێتەوە ئەم گۆڕانکاریە لە پەنای چی بۆ چکە بەرژەوەندی حزبەکە گۆڕاوە من دێمە سەرەوە خاڵە بەڵام تەنیا ویستم تۆزێ باسی شێوازی سیستەمی حکومڕانی یان شێوازی چۆنیەتی هەڵبژاردن ئەوانە اینجا لە زۆر لە پسپۆران و شارەزانی ڕێزبەندیکردنی دیموکراسیەت حتى سیستمی ئۆلیگارکی بە سیستمێکی ئەوەی کە دەڵێن هی پەرلەمانی یان دیموکراسی ریپرزنتیتیڤ دیموکراسی یعنی دیموکراسی بە شێوەیەکی تەمسیلی نوێنەرایەتی چکە ئەو نوێنەرانەی کە لە پەرلەمان هەڵدەبژێردرێن نوێنەرایەتی بەشێک لە کۆمەڵگە دەکەن نەکی هەموو کۆمەڵگاکە زۆر خەڵک حزبی نییە بەڵام مافی دەنگدانی هەیە کەواتە هەموو شتێک لە پەرلەمان حەسر بکرێ مافی بەشێکی زۆر لە خەڵکی کوردستان ئەسووتێ کە
کە دەڵێن ئەبێ دەستور بگەڕێتەوە لەسەر بۆ دەستور بگەڕێتەوە سیستەمەکە دەڵێن سیستەمێکی سەرۆکاتیە. ئەمە پرۆژەی دەستورە و ئێوەی بەڕێزانن لە لاپەڕەی 5 حەزەکەم بۆ تە نەخوێنمەوە. لە لاپەڕەی 5 دەروازە یەکەم بنەمە سەرەکیەکان مادەی 1 دەڵێ کوردستانی عێراق هەرێمەکە لە نێو دەوڵەتی عێراقی فیدرالدا سیستەمی سیاسەکەی پەرلەمانی کۆماری و دیموکراتیە و پشت بە فرەلایەنی سیاسی و بنەمای لێکجیاکردنەوەی دەسەڵاتەکان و دەستە و دەستکردنی ئاشتیخوازانەی دەسەڵات لە ڕێگای هەڵبژاردننی گشتی ڕاستە و خۆی نهێنی و دەوریەوە دەبەستێت. کەواتە خلاف لەسەر ئەوە نییە کە سیستەمی حکومڕانی لە کوردستانە بێ بە شێوەیەک بێ. ئەمە خۆی پرۆژە دەستورەکە دەڵێ سیستەمێکی پەرلەمانی کۆماریە هی دیموکراسی. سوالەکە لێرەدا کە لە سەرەتەوە باسم کرد ئایا یاسا ڕێگا دەدا ئەم دەستورە بگەڕێتەوە بۆ هەموارکردنیان نە؟ ئەگەر سەیری یاسای پەرلەمان بکەین ئەمە هەموو قۆناغە یاسیەکانی خۆی تێپەڕاندووە. لە پەرلەمان دەنگی لەسەر درراوە. کێ دەنگی داوە؟ پارتی یەکێتی ئەو وەختە گۆڕان بەشێک بوو لە یەکێتی کۆمەڵی ئیسلامی یەکگرتوو و حیزبەکانی تریش هەموویان دەنگیان لەسەر ئەم پرۆژەیە داوە. تێشپەڕیوە چووەتە لای جەنابی سەرۆک واژۆی کردووە ناردوویەتی بۆ کۆمسیۆنی هەڵبژاردن بۆ ئەوەی بدرێتە ڕفراندوم. نامەی کۆمسیۆنی هەڵبژاردن هەیە کە دەڵێ لەبەر هۆکاری تەکنیکی ئامادە نین جارێ ئەم پرۆژە دەستوریە بدرێتە ڕفراندوم. کەواتە هۆکاری دواکەوتنی ڕفراندۆم لەسەر ئەم دەستورە مەسەلەی تەکنیکی و کۆمسیۆنی هەڵبژاردن تەحمولی مەسئولیەتەکەی دەکات. بەڵام مەسەلە ئەوە نییە کە قۆناغە یاسایەکانی نەبڕیوەوە ئێستا ئەوێ بگەڕێتەوە. ئێستا بەرژەوەندی حەزبێک گۆڕاوە یا ڕای جیاوازی هەیە لەسەر ئەوەی چۆن ئەبێ هەڵبژاردن بکریان شێوازی حکومڕانی چۆن بێ. حەزبێکی سیاسی چۆن ئەتوانێت یانێ هەموو وەختێک سبەینی حەزبێکی تر دێت یان لایەنێکی تر دێت داوا دەکات دەڵێ هەموو دەستورەکە ئەبێ هەموار بکرێتەوە. بەو شێوە ناکرێت. چونکە لە وڵاتانی دنیاشدا هەیە دەستور لە چەندین مەراحڵە هەموار کراوەتەوە بەڵام بەندەکانی دەستور هەموار کراونەتەوە. کەواتە ئێستا مافی سروشتی خەڵکە کە خۆیان بێن بڕیار بدەن و بڵێن ئێمە ئەو دەستورەمان پێ باشە یان پێ باش نییە. دەنگی لەسەر دەین یان دەنگی لەسەر نادەین. ئەگەر دەنگیان لەسەردا کەواتە ئەو هەموو گلاوگازندا مانای نییە چونکە زۆرینەی خەڵک دەنگ ڕێی لەگەڵ بێ کەواتە خەڵک پەسەندی دەکات. ئەگەر لەگەڵیشی نەبێ ئەو وەختە ڕێگەی یاسایی دەکرێتەوە بۆ ئەوەی پرۆژەکە بگەڕێتەوە پەرلەمان بۆ هەموارکردن. حتا بڵێن پەسەند کرا چۆ بۆ ڕفراندۆمە خەڵک دەنگیاندا و پەسەند کرا. ئەو وەختە بەندەکانی دەستور چونکە گۆڕانکاری بەسەر وەزەکەدا دێ گۆڕانکاری بەسەر ناوچەکەدا دێ لەوانەیە هەندێک لە بەندەکان پێویستیان بە هەموارکردنەوە بێ. ئەو وەختە بەندەکانی دەستوری دەکرێت لەسەر داوای پەرلەمان بێنەوە ناو پەرلەمان و مناقشەی بکەن بە ڕێژەیەکی دیارکراوە بە پێی یاسا دەنگی لەسەر دەدرێت هەموار دەکرێتەوە جارێکی تر دەکرێتەوە بەردەم خەڵک ئەو وەختە بڕیاری لەسەر دەدرێت. کەواتە ئەوەی کە ئێستا پەسەند دەکرێت معنای ئەوە نییە هەتا بەو شێوازە دەمێنێتەوە. بەڵام ڕێگە هەیە ڕێگە یاسایی هەیە. جگە لەمە ئێستا گەڕانەوەی پرۆژەی دەستور بۆ پەرلەمان بە حەقیقەت پێشێلکردنی یاسایە. هەر کەسێ ئەو دەوا بکە نەسەرۆکی هەرێم نەسەرۆکی حکوومەت نە پەرلەمان نە هیچ حزبێکی سیاسی مافی ئەوەیان نییە بتوانن ئەم پرۆژە دەستوریە بگەڕێنەوە پەرلەمان. یاسا ڕێگە نادا کە دەڵێن سازانی نیشتیمانی کاکە سازانی نیشتیمانی جیاوازە لەگەڵ سازانی سیاسی. ئەوانەی ئەو برادرانە باز دەکەن سازانی سیاسیە چونکە مەجموعە حزبێکی سیاسی بڕیاری ئەوە دەدەن دەڵێن ئێمە ئەمانەوێت لە جیاتی خەڵک بڕیار بدەین ئێمە ئیتر متمانەیان بە دەنگی خەڵک نییە بەمە شتێکی ترە. بەڵام لێرەدا نسبەیەکی زۆر ڕێژەیەکی زۆر لە خەڵکی کوردستان مەحروم دەبێت لەسەر ئەوەی چۆن بڕیار بدە ئەم دەستورە پەسەند بکرێن پەسەند نەکرێت چونکە هەموو کەسێک دەنگی بە حیزبانە نەداوە. بەڵام چونکە دەستوری هەرێمێکەوە بۆ یەکەم جارە هەرێمی کوردستان ببێ بە خاوەن دەستورێک لەوانەیە هەموو تاکێکی کورد حەزی لەوە بێ دەنگ بۆ ئەم دەستورە بدە. ئەی وەڵام بۆ ئەو کەسانە بۆ ئەو سیرە سەتەی کە ئەندامی هیچ حزبێکی سیاسی نین یان بەشداری هیچ هەڵبژاردنێک نەبوون و هیچ نوێنەریشیان بۆ خۆیان لە پەرلەمان دەستنیشان نەکردووە مافی ئەوەنە چی لێ دێ بە یاسایەکان ئەم وەڵامی خۆتان بدەنەوە بۆ ئەو حزبانە وەڵامی ئێوە بدەنەوە بزانین بە چ شێوەیەک ئەم یاسایە ئەم دەستورە ئەتوانێت ئەو وەختە
نوێنەرەتی یان بگوترێ بە دەنگی هەموو خەڵکی کوردستان پەسەند کراوە یان ڕەت کراوەتەوە. کەواتە لێرە مەسەلەکە ڕەغبەتی شەخسی حزب یان کەسایەتی نییە. وەسەرڕای ئەمەش باوەشتان پێ بڵێم لە ساڵی 2009 دوای ئەوەی کە ئەم پرۆژە دەستوریە پەسەند کرا لە پەرلەمان کەسایەتیەکی سیاسی سکاڵای تۆمار کرد لە محکەمە ئیتیحادی لە بەغدا شکایەتی کرد گوتی ئەم دەستورە لەسەر شێوازی چۆنیەتی تێپەڕاندنی لە پەرلەمان و لەسەر ئەو پەرلەمانی ئەو سەردەما شکایەتی کرد گوتی ئێمە ڕازی نین. محکەمەی دەستوری ڕەدی شکایەتەکەی سکاڵاکەی کردەوە و گوتی وانە هەموو شتەکانی یاسایین و تێپەڕیوە. کەواتە ئەبێ حتا ئەگەر بە بڕیاری محکەمەش بێ ئەوێ پاوبەندی ئەوە بن چکە ئەم مەراحلەش تێپەڕیوە بۆ ئەوەی ئێوە ئاگادار بن یان ئەم شتانەش کراوە. لە حەقیقەتە خاڵێکی هەرێ گرنگ کە باز ناکرێ یان لەوانەیە زۆر بە ڕاشکاوی باز نەکرێ شێوازی چۆنیەتی هەڵبژاردننی سەرۆکی هەرێمە. سەرۆکی هەرێم بۆ تاکە کەسێک نییە، بۆ یەک نەفەرن یەکێک لەوانەیە ئێستا سەرۆک بێ لەوانەیە دوای ماوەیەکی دەریەکێکی تر سەرۆک بێ. ئەمە بۆ نەتەوەیەکە بۆ نیشتیمانێکە بۆ سیستەمێکە بۆ هەموو خەڵکی کوردستانە. کەواتە ئەو سیستەمێکە دانراوە بۆ تاکە کەس دانەنراوە. بەڵام ئەو حزب یان ئەو کەسایەتیە سیاسیە یان ئەو حزبە سیاسیە کە ناتوانێت بە تەنیا دەنگی زۆری نەبێنێت بیر لە شێوازی ترەکاتەوە چۆن بێتە ناو دەستەڵات مافێکی سروشتی خۆیەتی. یعنی کەس ناتوانێت بڵێت تۆ حەقی ئەوەت نییە نەخێر ئەو داکۆکی لەو شێوازە دەکات چونکە پێی وایە ڕێگەیەکی بۆ ئەدۆزرێتەوە کە بێ بەشدار بێ لە حکومڕانیکردن. لە پەرلەمان بۆ نمونە بڵێ چەند حزبی سیاسی هەر یەکێک ڕێژەیەکی دیاریکراویان هەیە و ئەوانە دەتوانن سبەینێت تەحالوفی سیاسی بکەن بۆ دەستنیشانکردنی سەرۆکێک یا بۆ هەر بڕیارێکە لە پەرلەمان دەدرێت. بەڵام ئەوانە خۆیان ئەگەر جیاوازەکە لە چدایە ئەگەر ڕای زۆرینەی خەڵک لەگەڵ ئەم تەحالوفە سیاسیەدا بێ جیاوازەکەی ئەو وەختە چییە؟ ئەگەر خەڵک ڕاستەوخۆ ئەو دەنگانە بدات، ئەگەر زۆرینەی خەڵک لەگەڵ زۆرینەی پەرلەمان یەک بێ ئەو وەختە هیچ جیاوازەیەک نییە قەیناکە بە ڕێگە بدەن خەڵک خۆی دەنگ بدات. بەڵام خۆیان دڵنیانی نەخۆشیان ئەزانن کە زۆرینە لە پەرلەمان مانای زۆرینەی دەنگی خەڵکی کوردستان نییە. لەسەر ئەو ئەساسە نانەوێت ڕاستەوخۆ خەڵک دەنگ بدات و ئەمە مافی زۆرێک لە خەڵکی کوردستان ئەخوات. اینجا بۆی مناقشەی ئێمە موقفی ئێمە لەسەر ئەو مەوزوع ئەوەیە ئێمە دەڵێن لە دیموکراسی ڕاستەوخۆ یا هەڵبژاردننی ڕاستەوخۆ هەموو تاکێک مافی ئەوەی هەیە دەنگ بدە، هەموو تاکێک مافی ئەوەی هەیە دەنگ بدەم. پێویست ناکە نوێنەرێک لە پەرلەمان لە جیاتی تاکێکی تر دەنگ بدات. هەر هاوڵاتیەک لە ئێمەمانان دەنگ ئەدەین بۆ کەسایەتیەک بچێت لە پەرلەمان نوێنەرەتی ئێمە بکە و یاسامان بۆ داڕێژ. بەڵام ئایا ئەگەر هاتە سەر ئەو خاڵای پێی بڵێ ئامادەی لە جیاتی جەنابەت ئەم کەسێکی تر بۆ سەرۆکی هەڕێم هەڵبژێر یعنی خۆت ئەو مافە لە خۆت بستێنی پێی بڵێ با یەکێکی تر لە جیاتی منەوە بکە، مەرج نییە هەموو خەڵک لەسەر ئەم ڕایە موافق بن. ئەگەر موافقیش بن کێ دەتوانێت ئەم ڕایە بدا؟ ئەوەی کە نوێنەری هەڵبژاردووە. ئەی ئەو کەسەی نوێنەری هەڵ نەبژاردووە، ئەی مافی ئەو چی لێ دێ، دەنگی ئەو چی لێ دێ. جا بۆی واضح بێ بە حەقیقەت مەسەلەی هەڵبژاردننی ڕاستەوخۆ علاقەی بە مافی تاکەتاکی هاوڵاتیانی کوردستانە هەیە. هەموو کەسێک لەم هەرێمە مافی ئەوەی هەیە سەرۆک بۆ خۆی دەستنیشان بکە بڵێ من ئەوەم دەوێ یان ئەوەم ناوێت. دەنگەکانیان حاکمن، یعنی ئەوان حەسم دەکەن مەوزوعەکە چیان پێ باشە چیان پێ باش نییە. اینجا کە لێرە لایەنی سیاسی دژی ئەم شێوازە هەڵوێست وەرەگرێت هۆکاری هەیە، چونکە لە ناو پەرلەمان تەحالوفاتی سیاسی دەکرێت بەڵام ئەو تەحالوفات سیاسیانە بە دڵنیاییەوە ئەتوانم پێتان بڵێم تعبیر لە ڕێی زۆرینە ناکە، چونکە ئەگەر تعبیر لە ڕێی زۆرینە بکە ئاسان دەتوانن ڕاستەوخۆ بە خەڵک بڵێن بۆ ئەوان بێن دەنگی خۆیان بدەن. ئەگەر بەرەوەرد بکەنە هەردووکیان وەکویەک لەبەرچاو بگرن. اینجا ئەمە مەسەلەی شێوازی هەڵبژاردن بە ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ بەو جۆرەیە. بە حقیقەت ئێمە داوکۆکی ئەەکەین و پێشمان وایە
دیموکراسی ترە ئەگەر خەڵک و مافی خەڵکیشە بڕیار بدەن لەسەر ئەوەی ڕاستی سەرۆکی ئەم هەرێمە بێت کە بەرزتر بێت لە پرۆژەی سیاسی حزبێکی سیاسی. چکە هەروەکو باسم کرد هەموو کەسێک حزبی نییە، هەموو کەسێک سەر بەلایەنێکی سیاسی نییە، بەڵام هەموو کەسێک هاوڵاتی ئەم وڵاتەیە کەواتە حەقی خۆیانە بڕیار بدەن لەسەر چارەنووسی وڵاتەکەی خۆیان، حەقی خۆیانە بڕیار بدەن لەسەر ئەوەی متمانەیان بەکێیە بۆ ئەوەی سبەینی داکۆکی لەسەر لە ماف و حەقی خۆی بکە. کوردستان لەوانەیە سبەینێ بکەوێتە بەر شاڵاوی یا ڕەشێکی درڕندانە، ئەبێ یەکێک هەبێ مساومە لەسەر بەرژەوەندی وڵاتەکەی خۆی نەکە، یەکێک هەبێ بەرژەوەندی وڵاتەکە لە سەروی بەرژەوەندی حزبەکەی خۆی دابنێ. هەر کەسێک بێ، هەر کەسێک بێ، بەڵام کەسێک بێ کە نوێنەرەتی تاکەی هاوڵاتیانی ئەم وڵاتە بکە. کەواتە ناکرێ هەموو شتێک بینین و تەنیا لە قاڵبی چەند حزبێکی سیاسیدا کۆ بکەینەوە. ئەمە هەڵبژاردننی ڕاستەوخۆ بۆ ئەوە باشە چونکە هەموو کەسێک مافی پێدەدرێت کە بڕیار بداتن لەسەر شێوازی حکومڕانیکردن یان لەسەر مافی چارەنووسی خۆی. ئێمە هێشتا قۆناغی زۆرمان ماوە ببڕین چۆن ئێمە ئیستیفادە لەو هەڵانە وەردەین. ئەو فرسەتانەی کە ئێستا لە بەردەمی ئێمەن، ئەم گۆڕانکاریانەی کە ئێستا دێنە پێشەوە، مەترسیشی لەگەڵدا. بەداخەوە کاتی خۆی مەسەلەن کە دەڵێن لە مێژوو کورد نەیتوانیوە سوود لە ئەو فرسەتانەی کە بووان هاتوونەتە پێشەوە و یان کورد حاضر نەبووە، ئەو وەختە حاضر نەبووە، یەک ڕێز نەبووە، ئامادە نەبووە، یانیش بەشداری لە پرۆسەی سیاسی ناوچە و نێودەوڵەتی نەکردووە، یعنی بەشدار نەبووە بە هیچ شێوەیەک. ئەو کاتەی کورد ئامادە نەبووە لەوانەیە فرسەت هاتبێتە پێشەوە. ئەو کاتەی کورد ئامادەیە ئەیەوێ فرسەتەکەش لە دەست خۆی بدات. اینجا ئەبێ ئێمە حسابی ئەوە بکەین، ئێمە ئەبێ چی بکەین بۆ ئەوەی کەمترین زەرەرمان بەربکەوێت، کەمترین زیان بکەین و زیاترین ئیستیفادە لەو فرسەتێک کە دێتە پێشەوە بکەین. ئەمە بۆ ئێمە پێمان وایە خەڵک حەقی ئەوەی هەیە ئەم بڕیارە بدە. هیچ حزبێکی سیاسی ناتوانێت ئیدعای ئەوە بکە لە جێتی هەموو خەڵکی کوردستان دەنگەدا یان نوێنەرەتی هەموو خەڵکی کوردستان هەدا. من بە شانازیەوە ئەندامێکی پارتی دیموکراتی کوردستانی عێراق، بەڵام ئیدعای ئەوە ناکەین کە پارتی نوێنەرەتی هەموو خەڵکی کوردستان دەکات. پارتی بەهێزترین هێزە ئێستا لە کوردستان، بەڵام قەت ئیدعای ئەوە ناکەین کە پارتی ئەبێ ڕێی خۆی فەرز بکە بەسەر ڕێی هەموو خەڵکێکی تر، بەڵام بە هەمان شێوەش ناشکرێ لایەنێک کە زۆر ڕێژەی کەمتریش بێ ڕێی خۆی فەرز بکە بڵێ وەڵام من نوێنەرەتی خەڵکی کوردستانەکەم و ئەوەی تر هەمووی زەربی سفر بکرێ. کەواتە یەکتر قبولکردن و بەرژەوەندی وڵات لە بەرچاوگرتن پێویستە لە سەروی بەرژەوەندی هەموو حزبێکی سیاسیدا بێت. و لەم حاڵەتەشە کە خلاف دروست دەبێت، کە کێشە دروست دەبێت لە شێوازی دەربڕینی بیرروبووچوون، خەڵک ئەبێ بە حەکەم. ئەگەر هەموو حزبی سیاسی ناتوانێت تەوافقی نیشتیمانی لەسەر بابەتێ بکەن، ئەبێ خەڵک حەکەم بێت. خەڵک بابێ بڕیار بداتن بڵێ من ئەوەم پێ باشە یان ئەوەم پێ باشە. گرنگ ئەوەیە ڕاستیەکان بۆ خەڵک دیار ببن و واضح بێەوە چتان پێخۆشە. اینجا دەنگ لەسەر ئەوە بدەن و هەموو لایەنێکی سیاسیش پێویستە پابەندی ئەم بڕیارە بێ کە لە ئەنجامدا خەڵک دەیدات.